بۆ ڕێگری لە خولوقاتی ئەمنی و پاراستنی تەبایی و پێکەوە ژیانی نێوان پێکاتەکان لە قەزای داقوق بە ئامادەبوونی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک و حەشتی شعبی و پەرلەمانتارانی کورد و سونە و دانیشتوانی قەزاکە لە سەرجەم چین و توێژەکان بەڵێننامەی شەرەف واژووی لەسەر کرا و سوپای عێراقیش هێزی زیاتر دەنێرێتە ناو قەزاکە بۆ بنەبەرکردنی ڕووداوە ئەمنیەکان. فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووکیش دەڵێت واژووکردنیان بەڵێننامەیە بۆ ڕێگریە لە دووبارەبوونەوەی ڕووداوەکانی دووز لە قەزاکە. وقعنا وثيقة عهد. هذه وثيقة ئەمڕۆ بەڵێننامەیەکمان واژوو کرد بۆ ئەوەی ڕووداوەکانی قەزای دووس کاریگەریان نەبێت لەسەر قەزای داقوق. ئەمەش بەهۆی نزیکی نێوان ئەو دوو قەزایە لە یەکتریەوە. ئەو بەڵێننامەیە بۆ بنبڕکردنی دیاردە تایفیەکان و پاراستنی ئاسایشی شارەکەیە. هەموو پێکاتەکانی قەزاکە بەشدار بوون لە واژووکردنی بەڵێننامەکە و بە هەماهەنگی هەموو لایەکیش پارێزگاری لە ئاشتەوایی کۆمەڵایەتی قەزاکە دەکەین. ضمنت أنه نبذ الطائفية والعنصرية. لەلایەکی ترەوە کوردانی سنوورەکە هیوا دەخوازن ڕەوشی ئەمنی قەزاکەیان بەرەو باشتر بڕوات و داواش لە هاوڵاتیانی کورد دەکەن لەو سنوورە بمێننەوە و چۆڵی نەکەن بۆی دیسان پرۆسەی تعریب دووبارە نەبێتەوە. پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت سەرجەم هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی سیناریۆکەی خورمات و لە قەزایی داقوق. محاولەی ئەوەکەین کەوا بتوانین تا ڕادەیەک ئەگەر هەر نەبێت تا نسبەیەک بتوانین کۆنتترۆلی وەزعەکە بکەین بۆی لەوە زیاتر تەتەور نەکات لەوە زیاتر گەورەوە نەبێت چونکە یعنی ئەو خەڵکی کەوا هەموو دەربەدەر کراوە گەر خوانەکەرن ئەیمەش وەکو ئەوانمان لێبێت هەموو شتێکە دۆڕێنین. من لێرەوە داوا لە هەموو کوردێکی بەشەرەفەکەم ئەگەر بێت و ئێمە ئێرە جێبێلین ئەگەر بێت و ئەم وەزعەوامان لێ بکە شوێنەکانمان جێبێلین جارێکی تر ناتوانین بگەڕینەوە سەر ئەم شوێنە. ئەم شوێنە ئەبێ بە هەر بابەتێک بێ ئەبێ پێمان لە زەوی گیرکەین ئەبێ خۆمان ڕاگیرکەین و محاولە ئەوە بکەین لەگەڵ هەموو لایەنەکانە بۆی بتوانین تا ڕادەیەک ئەمە ئارام بکەینەوە و کۆنتترۆلی وەزعەکە بکەین. ماوەی دوومانگی ڕابردووە هەست بەوە کرێ کۆمەڵی خروقات کراوە ئەم خروقاتانە مەبەستیایە گواستنەوەی سیناریۆ شومەکەی خورماتووە بۆ داقوق. وڵاتر ئەجنداتی سیاسی زۆرە ئەجنداتی حزبی هەیە ئەجنداتی ئەقلیمی هەیە هەموو شتێک هەیە چونکە عێراق و سام ناوچانە ئەم وڵاتانە وڵاتێکی کراوەیە هەموو ئەجندایەک هەیە و نامانەوێت سیناریۆی دۆست لە داقوق دووبارە بێتەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ژمارە خولوقاتی ئەمنی بەرامبەر بە کوردی ناوچە جێناکۆکەکان و خورمات و داقوق ئەنجام درا و بەدەیان خان و دوکان و بازاڕی کورد لەو دوو قەزایە سووتان و تەقێنرانەوە. بە درێژایی مێژوو هاوڵاتیانی ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی داقوق پێکەوە ژیاون بە تەبایی و بەبرایەتی. وەکو خۆیان دەڵێنەوە سیاسیەکانن دەیانەوێت کێشەکانی خۆیان بگوازنەوە بۆ شەقام و بۆ ناو هاوڵاتیان. بۆ ئەمڕۆ لە داقوق بەڵێننامەی شەرەف واژوو کرا بوو ئەوەی جارێکی تر ئەو بەڵێنە دووبارە بکرێتەوە کە بەبرایەتی و پێکەوە لەم شارە ژیان بگوزەرێنن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام قەزای داقوق.